بەناوی خوای گەورە و میێرەبان جوانترین سڵاوی ئێمەتان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ دووبارە لەگەڵ هاوکارم ڕاز لە پرۆگرامێکی نوێ پەیامی ڕۆژدا هاتینەوە خزمەتتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتونەی جیاوازمان بۆ ئامادەکردون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. سڵاوی خوای گەورەتان لەوێ خۆشەویستان لە هەرکوێیەگەن ژیانێکی خۆش بۆ ئێوەی عزیز و خۆشەویست دەخوازین ژیانتان پڕبێ لە کامەرانی و ئاسوودەیی دووربن لە هەر کێشەواریشەیەکی ڕۆژگار ڕۆڵی مزگەوت لە ئاشتەوایی و تەبایی کۆمەڵگەدا وەکو یەکێک لە بنەماکان یان یەکێک لەو شوێنانی کە لە کۆمەڵگەدا بەردەوام بوونی هەبوو بەتابەت لە کۆمەڵگە موسڵمانەکاندا مزگەوتە چ ڕۆڵێکی لە ئاشتی و تەبایی نێو کۆمەڵگەدا گێڕاوە و لە ئێستاشدا دەتوانێت چ ڕۆڵێکی کاریگەرتر و باشتر و ئەکتیڤتر بگێڕێت. ئەمە دەکەینە تەوەری یەکەمی بەرنامەکەمان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا لە بەشی دووەمدا دەچینە لای پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە تا هەواڵ و چالاکیەکانی ڕۆژمان بۆ بگوازنەوە. تەوەری سێمی بەرنامەکەمان تەوەرێکی وەرزشی دەبێت بەهرە و توانە و لێهاتووی گەنجێکی کورد لە هونەری بەرگریدا بزانین ئەم گەنجە چه بەهرە و توانایەکی هەیە و چۆن فێر بووە و مەرجەکانی ئەو هونەر و یاریە لە چیدان تا وەرزش دۆستان ئەمڕۆ بتوانن بەشێک لە شارەزا بن لە وەرزشی هونەری بەرگری. لەگەڵەوە بڕگە سەرەتایانەی بەرنامەکەمان هەروەها کۆمەڵەی راپۆرت و زانیاری بەسوود. بەڵای ئازیزانەکەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان و ئاشناتانەکەین بۆ گۆڕانکاریانی کە بەسەر نرخی دراوەکان داهاتوە. وا دیارە هاوکارانمان ئاماژە بەوەکەن کە نرخی دراوەکان ئامادەنیە بڕگەی یادئەوەری یەکێکی دیکە لە بڕگە هەمیشەیەکانی بەرنامەکەمان تێیدا ئاشنامانەکە بەو ڕوودا و مێژوە گرنگانی کە لە بەرواری ئەمڕۆی ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. با پێکەوە بینەری ئەو بڕگەیە بین. 22 دوانزەی ساڵی 1930 تیرۆرکردنی خەباتکار و سەرکردە و شۆڕژگەڕی گەورەی کورد ئیسماعیل خانی شکاک ناسراو بە سمکۆی شکاک بە پلانێکی خیانەتکارانەی ڕژێمی شاهەنشای ئێران و هاوکاری هێزەکانی بەریتانیا. سمکۆی شکاک ساڵی 1911 و 1913 و 1922 سەرکردایەتی چەندان شۆڕشی سربەخۆی کوردی کردووە و هەردوو کۆمەڵی جیهاندانی و ئیستیخلاسی کوردستانی دامەزراندووە. هەروەها یەکەم قوتابخانە بە زمانی کوردی لە شاری خوی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن سمکۆی شکاکەوە کراوەتەوە. سمکۆی شکاک ماوەیەک بۆ هاوکاری و پاڵپشتی شۆڕشەکەی شێخ مەحموودی حەفید لە باشووری کوردستان هاتۆتە شاری سلێمانیەوە. سمکۆی شکاک بەر لەوەی تیرۆر بکرێت دوو برای لەلایەن دەوڵەتی ئێرانەوە پێشتر تیرۆر کرابوون. 22 دوانزەی ساڵی 1930 لە دایکبوونی سەرکردە و خەباتکار و نووسەر و ڕۆشنبیری گەورەی کورد دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ لە شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان
خوێندنی سەرەتایی و ناوەندی لە زێدی خۆی و دواتر لە تاران تەواو کردووە. دکتۆر عەبدوڕەحمان دووەمین سکرتێری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بووە. بەردەوام لە هەوڵ و خەبادا بووە بۆ سەندنی مافەڕەواکانی گەلی کورد. سەرنجام ساڵی 1989 لە ڤیەنای پایتەختی نەمسا لەگەڵ دکتۆر فازیل مەلا ڕەسوڵ تیرۆر کران کە بۆ سەندن و داواکردنی مافەکانی گەلی کورد سەردانی ئەو وڵاتەیان کردبوو. 22 دوانزەی ساڵی 1944 لە دایکبوونی سەرکردە و نووسەر و خەباتکاری کورد نەوشیروان مستەفا ئەمین لە گەڕەکی سەرشەقامی شاری سلێمانی. نەوشیروان مستەفا لە یادداشتەکانیدا باز لەوە دەکات کە هاوینان بۆ ئەوەی بەرەڵای کۆڵانان نەبێت باوکی خستوێتە بەر خوێندنی ئاینی و قورئانی پیرۆز و تا قۆناغی زانکۆش کاریگەری تەفسیری جەلالەدین و تەفسیرەکەی سەید قوتبی بەسەرەوە ماوە و پێیان کاریگەر بووە. نەوشیروان مستەفا لە ڕۆژنامەی هاوکاری دەست دەکات بە بڵاوکردنەوەی بەرهەمە فکری و ئەدەبی و مێژوویەکانی. ساڵی 1975 ژواز لە خوێندنی دکتۆرا لە نەمسا دەهێنێت و دەبێتە یەکێک لە 7 دامەزرێنەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە ئەندازیاری ڕاپەڕینەکەی بەهاری ساڵی 1992 گەلێ کورد دادەنرێت و ساڵی 2006 کۆمپانیای وشە بۆ ڕاگەیاندن دادەمەزرێنێت و لە ساڵی 2009 بزوتنەوەی گۆڕان ڕادەگەیەنێت و لە 19 پێنجی ساڵی 2007 لە شاری سلێمانی بەهۆی نەخۆشی و هەڵکشانی تەمەنیەوە کۆچی دوایی کرد. 22 دوانزەی ساڵی 1976 کۆچی دوایی زانا و نووسەر و بانکخوازی ئیسلامی مامۆستا شێخ عەبدولعەزیز پارەزانی لە تەمەنی 48 ساڵیدا و ناشتنی تەرمەکەی لە گۆڕستانی گوڵانی خوارو لە شاری هەڵەبجە بە هۆکاری نەخۆشی دڵ و وەستانی دڵیەوە. جەنابی مامۆستا شێخ عەبدولعەزیز پارەزانی یەکێکە لە زاناکاریگەر و بەرجەستەکانی کورد و بە یەکەم کەس دادەنرێت کە ژیاننامەی پێغەمبەری خوای بە زمانی کوردی پێشکەشی کورد زمانانی کوردستان کردبێت. شێخ عەبدولعەزیز پارەزانی ساڵی 1928 لە گوندی پارەزان لەدایک بووە. بە مەبەستی خوێندن چەندین شار و ناوچەی کوردستان گەڕاوە و پاشتر چۆتە هەڵەبجەی شەهید لای مامۆستا مەلا ساڵحی گەورە و مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز درێژە بە خوێندنی شەرعی دەدات و بە هۆی زیرەکی و ڕەوشتە بەرزەکەشیەوە مامۆستا عومەر عەبدولعەزیز کچی خۆی دەداتێ و دەیکاتە زاوای بنەماڵی مەلا عەبدولعەزیزی پریس. نمونەیەک لە ئیسلام، پێنجپایەکەی ئیسلام لە دەروازەی ئیسلامەوە و ژیانی پێغەمبەری مەزن درودی خوای لەسەر بێت و خێزانی بەختیار و کۆمەڵی کامەران و کوڕێکی لاسەر و باوکێکی هەژار کارکردن نەک تەنبەڵی و چەندانی دیکە لە بەرهەمە بە پێزەکانی مامۆستای پارەزانین. بەڵێبینەرانی ئازیز وەک پێشتر ئاماژەمان پێکرد تەوەریەکەمان تایبەتە بە ئاشتەوایی کۆمەڵایەتی بەرلەوەی بچینە سەرم تەورە گفتوگۆی لەسەر بکەین. هاوکارمان سامان فەتاح راپۆرتێکی بۆ ئامادە کردوین کە باز لە ئاشتەوایی کۆمەڵایەتی دەکات کە لە مزگەوتدا ئەنجام درا و فەرمووە پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. هەمیشە مزگەوتەکان ڕۆڵی سەرەکیان بینیوە لە ئاشتەوایی کۆمەڵایەتی ناوەندێکیش بووە بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان و ئاشتبوونەوە و دەست لە ملانێ. ئاشتەوایی و تەبایی نێوان مرۆڤەکان گەورەترین پەیامیایانی پیرۆزی ئیسلامە. لە کۆمەڵگەی کوردیدا مزگەوت بۆتە شوێنی بەرپاکردنی ئاشتەوایی کۆمەڵایەتی و دۆخکردنەوەی ڕێگەی پەیامە جوانەکانی ئیسلام. ئەویش بە کۆتاییێنانی ناکۆکی و ناتەبایی نێوان دوو کەس یان دوو خێزان و بنەماڵە و عەشیرەت لە مزگەوت کۆ دەبنەوە بە هەمیشەیی کۆتایی بە ناکۆکیەکانیان دێن و لە بری ڕق و کینە و ئاژاوەنانەوە ئاشتی و خۆشەویستی دەبەخشنە یەکتر.
مزگەوت هەمیشە فەرمانەکە بە تاکەکانی کۆمەلگا کە برا و دۆست بن و مامۆسایانی ئاینیش هەوێنی ئەم کۆمەڵگەیەن هەمیشە حەزیان بە ئاسایش و ئارامی و هێمنی کردووە. ئاشتەوایی و سوڵح فەرمانی خوای گەورەیە. خوای گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێ پێشبڕکێ بکەن بۆ ئەو بەهەشتەی کە پانتاییەکەی نێوان ئاسمانەکان و زەمینە. وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض. فەرمێ ئامادە کراوە بۆ ئەوانەی خۆپارێزن لە گوناه. یەکێک لەوانە والعافین عن الناس، ئەوانەی لە خەڵکی ئەبورن لێبوردەیی ئەنجام ئەدەن، خوای گەورە یان خاتە ئەو بەهەشتەوە. و سەروەریشمان پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ئاشتەوایی و سوڵحی بە خێرێکی زیاتر داناوە لە شەو نوێژی بەردەوام و لە سونەتی ڕۆژووی بەردەوام، چونکە سوڵح و ئاشتەوایی ئەبێتە مایەی ئاسایشی کۆمەڵایەتی، تەبایی و ئارامی نێو کۆمەڵگا. برایەتی و تەباوی یەک ڕیزیە میشە لە ناوالی مزگەوتەکان دەبینرێت بە شێوەیەک چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا باسی ڕۆڵی مزگەوت لە ئاشتەوایی نێوان تاکەکاندا دەکەن و دەڵێن هەموو کات مزگەوتەکان پەروەردەکردنی نەوەیەکی لێبوردە و بەخشندەی بەرەمێناوە و هەموو ناکۆکیە سیاسی و کۆمەڵایەتیەکان دوجار لە ناو مزگەوتەکان چارەسەر کراون. پێویستە ئەمە و ئەو ڕۆڵە بگەڕێتەوە بۆ مزگەوت، چونکە بەڕاستی مزگەوت هەم زانکۆیە، هەم فێرگەیە، هەم قوتابخانەیەکە کە بۆ ئەوانەی ئەتوانێ مرۆڤەکان پەروەردەکەوە. ئەو مرۆڤش کە پەروەردە بێت لە مزگەوتە گومانتیان هەمیشە مرۆڤێکی میهرەبانەوە، مرۆڤێکی دڵنەرمەوە، مرۆڤێکە ئاکار و ڕەوشت و قسە و کوفتار و گفتاری هەمووی سپیە، ئەتوانێت بێتە هۆی ئاشتەوایی بۆ ئەوەی نەیەڵە کۆمەڵگە لێک بتراسێت، چونکە گومانتیانی هەمیشە بەریەکەوتن هەرابێ بۆ هەموو مەخلوق و بۆ هەموو شار و بۆ هەموو جادە و کۆڵان و شتەوە کە بە سەرپێکی مرۆڤەوە بە سەر یاخیبوونی مرۆڤەوە، بەڵام ئەبێ ئەو یاخیبوونە بە ئیمان، بە تەخوا، بە قورئان، بەو ڕێگا پیرۆزەی کە پێغەمبەر هێنای صلی الله علیه و سلم هێمنیکەینەوە ببین بە هێوێنی ئاشتەوایی بۆ کۆمەڵگەمان. بە درێژایی تاریخی کورد مزگەوتەکان شوێنێکی زۆر گرنگ بوون، هەم بۆ دروستکردنی پەیوەندیەکی تونند و تۆڵ و باش لە نێوان خەڵکیە، هەم لە کاتی کێشە و هەموو کێشەیە، گرفتی سیاسی، گرفتی کۆمەڵایەتی، ناوەندێکی وابوون خەڵکی تایە هەم ئاش بوونەتەوە، هەم پێکەوە علاقەی خەڵکی تونند و تۆڵ بۆ بەداخەوەی ساوالی هاتووە خەڵک لەوەی فراغی کەمبوونەوەی هاتشۆکەرانی مزگەوتە خەریکە خەڵکی گەڕەکان یەکتر ناناسن، ینی والی هاتووە. بەڵام چەند ساڵەمە پێش لە مجتەمەعی کوردیا بەوەی مزگەوتەوە خەڵک علاقەیەکی تونند و تۆڵتری هەبوو، پێکەوە زیاتر یەکتریان ناسی. لەوەتەی ئاینی پیرۆزی ئیسلام و کەلتوری جوان و ڕەسەنەی کوردەواری ئاوێتەی یەکدی بوون. کورد لەژێر ڕۆشنایی ئاینی پیرۆزی ئیسلام و لەژێر سێبەری منارەی بەرزی مزگەوتەکان کەلتوری بەخشندەیی بەخشیوەتەوە و کۆتایی بە زۆرداری خێڵ و عەشرە دێناوە و لەم سەردەمی عەولەمە و کرانەوەشدا ئەوەی دوجار بووە کلیلی ناکۆکی و گرفتەکان هەر مزگەوت و ئاینی پیرۆزی ئیسلامە. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، هەڵەبجە. بەڵێ خۆشەویستان، تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕۆڵی مزگەوت لە ئاشتەوایی و لێبوردەیی کۆمەڵگا. بێگومان ئەگەر لە ساڵانی حەفتاکاندا مزگەوت شوێنی پشومانەوەی پێشمەرگە بوو بێ بۆ بەگژا چوونەوەی ستەم و نادادیەکانی ڕژەمی بەعز، لە ئێستاشدا مزگەوت ڕۆڵی کاریگەری هەیە لە ئاشتەوایی کۆمەڵایەتی یا لە کەمکردنەوەی تەواوی ئەو تاوانە کۆمەڵایەتیانەی کە ڕۆژانە لە کۆمەڵگەدا دەبینین، کە بێگومان مزگەوت تاکێکی بەرپرسیار، تاکێکی خاوەن بەها و پەروەردەیەکی ڕەسەنمان بۆ پەروەردە دەکات و دەیخاتە نێو کۆمەڵگەوە. بۆیە لە ئێستادا مزگەوت چ ڕۆڵێک دەگێڕێت لەوەی کەوە بتوانێت جارێکی دیکە ئەم ڕۆڵە کارایی خۆی بگێڕێتەوە و ببێتە هەوێنی ئاشتی و پێکەوە ژیانی مرۆڤ دۆستانەیە لە کۆمەڵگەدا ببێتە پەیامێکی مرۆڤ دۆستانە و لێبوردەیانە ببەخشێ بە تاکەکانی کۆمەڵگە. بۆ قسەکردن لەسەرم پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەدنان شێخ بورهان، زانای ئاینیمان کردووە کە لە شاری هەڵەبجەی شەهیدەوە دەبێتە میوانی یەکەمی تەوەری یەکەمی بەرنامەکەم. مامۆستاگیان سڵاوی خوارد لێبێ و ئەم کاتت باش. لەو پرسیارەوە دەست پێ یەکەم، مزگەوت حکمەتی مزگەوت بە تایبەت لە نێو دەوڵەتی ئیسلامی و وەکو یەکێک لە کارە سەرەتایەکانی پێغەمبەری پێشەواشمان صلی الله علیه وسلم بۆچی ئەگەڕێتەوە، چه حکمت و بایەخێکی هەیە بۆ کۆمەڵگە؟
مزگەوت خۆشەویست پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دەستپێکی مەدینە و سەرەتای مەدینە هەموو هەوڵێکی ئیسلام بێن بۆیە لە مزگەوت پایەکی گرنگیم ئیسلامەیە زۆربەی عیبادەت و بەندەهاتیەکان لە مزگەوتە ئەکرێ و پێغەمبەریانیش عەلەیهی سەڵات وەسەلام هانی زۆرمانەدا بۆ ئەوەی کەوا ڕوو لە مزگەوت بکەین و چەندین مژدەمان پێئەدا و چەندین مژدەی داوە تەنانەت بە دروستکردنی و بە هەنگاونان بۆ مزگەوت و هەروەها بە ئاوەدانکردنەوەی مزگەوت و مانەوەش لە مزگەوتە بۆ هەموو کاروبارە خێرەکانی ئەم ئیسلامە جوانەیە. زۆر باشە مامۆستا عەدنان لە ئێستادا هەوڵ دەدرێت کە مزگەوتەکان لە پرسەکانی کۆمەڵگەدا بێڕۆڵ بکرێت. هۆکاری ئەمە بۆچی یاخود ئەگەر بێت و مزگەوتەکان ڕۆڵیان نەبێت لەو پرسانی کۆمەڵگەدا چی ڕوو دەدات؟ بێگومان لە هەر شوێنەکە لە هەر کۆمەڵگایەکە لە هەر وڵاتێکە مزگەوت ڕۆڵی نەبێ ئەو کۆمەڵگایەکی دواکەوتووە. بێگومان کاتێک کە سەرنجی پێشینانی خۆمان و تا ئێسە شەبین ئەدیبان و ڕۆشنبیران و زانایان و هەڵکەوتوانی ئومەتی ئیسلامی و کوردستان هەمویان لە مزگەوتەوە بوون. سەرکردەکان و شاعیرەکانمان نووسەرەکانمان و زانایانمان و کۆڵەرانمان هەر هەمویان لە مزگەوتەوە بۆجا ئەگەر بێت و ئێمەش قۆرەخکاری بکرێت لە مزگەوتە یاخود دەست بگرێت بە مزگەوتە تەسک بکرێتەوە لەوەی تەنها نوێژی تیا ئەنجام بدرێ و تەنها جمعەی تیا بکرێ و کاتە ئێمە زوڵمێکە لە مزگەوت و لە کۆمەڵگا شکرێ هەمووی. زۆر باشە مامۆستا لە ئێستادا هەست دەکرێت تا ڕادەیە ئاشتی و تەبایی لە نێو کۆمەڵگەدا وردە وردە بارەکە و نامێنێ هەر لە ئاستی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و تەنانەت ناوچەیشمانەوە ینی زۆر جار جیاوازیە ناوچەیەکان یا جیاوازیە شێوەزاریەکان لە نێوان هەولێر و سلێمانی سۆرانی و هەورامی یان بۆمنە هەولێر و سلێمانی و حیزب و زۆر شتی دیکەدا خەریکە دەبێتە هۆکاری دروستبوونی ناکۆکی و ناتەبایی لە نێوان کۆمەڵگەدا. مزگەوت تا چەند جارێکی دیکە دەتوانێت ئەم ڕۆڵە بگێڕێتەوە وەکو چۆن لە پەرستش و عیبادەتەکانە هەمومان لە بەردەم خوادا یەکسانەکە لە نێو کۆمەڵگەشدا ئەو ڕۆڵەمان بۆ بگێڕێتەوە و جارێکی دیکە پێ بە جیاوازیەکانە بنین و خاڵی مرۆڤبوون و کوردبوون و موسڵمان بوون بکەینە هەوێنی پێکەوە ژیان و ئاشتی لە نێو کۆمەڵگەدا. جوانە هەر قورئانە ئاشنامانەکە وەجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا. ئێمە چەندین زبانی جیاوازمان هەیە چەندین نەریتی جیاوازمان هەیە وەزانانی کوردستان تعریفێ جوانیان کردو بۆی لیتەعارەفوو بۆ ئەوەی کە عورف و عادەتی یەکتر بگۆڕینەوە و بۆی یەکتر بناسین. ئەگەر لە مزگەوتا بڕیار بێ ئێمە خوا بناسین بڕیار بێ ئێمە شوێنی قورئان و سونەتی پێغەمبەری خوا بکەوین عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە ئەو کاتە تووشی ناهەمواریەکان نابین. ئێمە کە ئەچینە مزگەوت ئەڵێن ئەسەلام عەلەیکم ئاشتیە بەخشینەوە و کاتێکیش کە نوێژەکەین سەلامە دەینەوە دەڵێن بەلای ڕاستمان ئاشتی پەروەردگار لە ئێوە بێت لەلایەن من و هیچ زەرێک نییە بۆ ئێوە لە لای ڕاستیشەوە ئەکەین بە هەمان شێواز. بۆیە ئەمە پەیامی جوانی ئیسلامە الناس سەواسیەة کەئەسنانی المشت. ئینسانەکان و مرۆڤەکان هەمویان وەک دانی شانەوە هەن بە تەقوانە بێ هیچ جیاوازیەک نییە لە نێوانماندا. بۆیە ئێمە ئەگەر بەڕاستی بگەڕێنەوە بۆ مزگەوت ئەگەر بەڕاستی گوێ بە پەیامەکانی مزگەوت بگرینە و کاتەیە کۆمەڵگاش بەختەوەرە بێ هەموو دڵەکانیش ئارامە بن ماڵیش ئارامە بێ وڵاتیش ئارامە بێ ئەو کاتەوێ زۆر بە ئیعترافی زۆربەی بەرپرسان و دەسەڵاتداران و دادوەرە بەڕێزەکان و پۆلیسەکان و هەموو بن کە سەربازیەکانیش بگرە دەڵێن ئەگەر لە هەر مزگەوتەکان نوێژخوێنی زۆر بێ ئەو شوێنەیە تاوانی کەمیتی ئەنجامەدرێ و پەیامی مزگەوتیش هەمیشە ئاشتی بۆ تاک بۆ خێزانەکان و بۆ کۆمەلگاش و بۆ وڵاتیشمان. زۆر باشە مامۆستا ئاشتەوایی کۆمەلگا زیاتر پەیوەستە بە بواری سیاسی و ئابووریەوە کەواتە مزگەوت لەم نێوەندەدا چ ڕۆڵێک دەبینێت؟
بڵێ وەک پێشتر ئاماژم پێکرد ئەگەر ئەوانە هەمووی ئەگەر بهاتایەتە مزگەوت مشکلی ئێمە ئەوەیە زۆر ئەوانی کە گوێ بە ئاشتەوای و سڵحنادە نیانە مزگەوت بەڵامەوەی کەەوە ئەهلی مزگەوتە ئیتر بیرروبۆچین و سیاسی بەڵام ئەوانەشی کە هاتوچەی مزگەوت ناکەن و هەلی مزگەوت نین دوجار پەنا دەبنەوە کاتێک کە بڕیارماندا بێ ئەڵڵا خوامان بێ و محەممەدیش پێغەمبەرمان بێ عەلەیهی سەڵات وەسەلام بەڵێ هەر ئەبێ وەش بزانین تەنان لە ناونانیانەوە هەر بە ئەڵڵاهو ئەکبەر دەست پێەکە و هەروەها بۆ ژنهێنانیان و بۆ ناونانی مناڵەکانیان و بۆ گۆڕستانیشیان هەرە بێ مل کەچکەن بێنە مزگەوتەوە تر بەدەست خۆیان نییە بەڵام ئیعترافکردنیان گرنگە ئەبێ هەموو کۆمەلگا ئیتراف بکە هەر کەسێ هەڵقوڵاوی نێو مزگەوت بێ پێویست بۆ ناکات دەستێک بێت و داوای لێ بکە ئاشتی بکەن چونکە ئەهلی مزگەوت هەمووی ئاشتی خوازە. زۆر باشە مامۆستا با بچینە سەرەوەی کەوا زۆر جار ئاشتەواییەکان یان بۆ منە پێکەوە ژیانی نێوان تەنانەت لە زەواج و هاوسەرگیریشدا یا سڵح و ئاشتەواییەکانی نێوان دوو بنەماڵە کاتێکەوە بە ئەنقەز بێ یا بە نەزانی کە یەکێک لە بنەماڵێکی دیکە دەکوژرێ دەبرێتە مزگەوت واتە نەمان بینیوە هاوشێوەی کۆڕ و کۆبوونەوە سیاسی و ڕۆشنبیری و معریفەکانی دیکە لە هۆڵێکدا یا لە بارەگایەکی حیزبیدا یا لە دەر و دەشتێکدا ئەمانە بکرێ ئەمە مەبەستمەوەیە بۆچی خەڵکی ئێمە ئەگەر وەکو جەنابیشتە فەرمووی لە پێنج فەرزە و لە نوێژەکانە نێتە مزگەوت بەڵام بۆ سڵح و ئاشتەواییەکەی بۆ ئەوەی کەوا لە کەسی بەرامبەرەکەی خۆش بێت کەوا کەسێکی لە بنەماڵی ئەمان کوشتووە ئەم سڵح و ئاشتەواییە دەباتە نێو مزگەوتەکەوە بۆچی ئەمە ینی مەبەستمەوەی مزگەوت بۆچی لەم دامرکاندنەوەی کێشە و دوژمنایەتیەدا ڕۆڵی یەکەمی پێدەبرێ و ئاشتەواییەکان هەمیشە دەبرێنە نێو مزگەوتەکانەوە. ناڵێ نایم بە نوێشخوێن و غێرە نوێشخوێنیشەوە هیچ گرفتێکیان لەوانە کە ڕوو بکەنە مزگەوتەوە چونکە مزگەوت ماڵی خوایە حەقیش لەسەر خوایە ڕێز لە میوانەکانی خۆی بگرێ ئەگەر میوانێکیش ڕوو بکاتە ماڵەکەی خوا ئەو کاتە ڕێزی زۆری لێ ئەگیرێەوە بەرەکەتی زۆریشی تیاوە کارەکانیش بە ئاسانی بەڕێوە چن چونکە مزگەوت نوێژی تیاکرێ نوێژەکەش گرنگی نوێژ لەوایە تەنها عەنی الفەحشاء والمونکەر ڕێگری لە خراپە و خراپەکاریەکە دەستی کۆمەلگا ئەگرێ بەرەو چاکە ئەیان بە و هەرگیز نایە لە کۆمەلگا تووشی زەرەر و زیان و تونوتیژی و کۆمەڵەکارێک بێکەوە دوایی پەشیمان بێ لێەوە. بەڵام مامۆستا لە ئێستەیە زۆربەی خەڵکی سەردانی مزگەوتەکان دەکەن وا دەزانن کە تەنها ئەوەیە پێنج فەرزە نوێژەکانیان بە کۆمەڵ ئەنجام بدەن کەواتە ئایا لێرەیە ڕۆڵی مامۆستایانی ئاینی ئەوە نییەکە خەڵکی یاخود ئەوانەی کە سەردانی مزگەوتەکان دەکەن و نوێژەکانیان تێدا ئەنجام دەدەن هۆشیاریان بکەنەوە لەوەی کە ئاشتەوایی کۆمەڵایەتی بپارێزن کە هاتوچەی یەکتر بکەن یاخود تەنها ڕۆڵیان ئەوەیە بێن نوێژەکانیان بکەن و تەواو لە ئێستادا لەو بوارەدا ڕۆڵی مامۆستایانی ئاینی چییە؟ بەڵێ ئێمە گەربگەڕێنەوە بۆ سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام معاذ سعدی کوڕی معاذ کاتێ لە خەندەقا بریندارە بێ پێغەمبەری سەرۆر عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو مزگەوتە خەیمەی بۆ هەڵەدا داواکە سەحابە بەڕێزەکان هەر کەسێ ئێوە سەردانی کابچێ بۆ مزگەوت معلومە لامان کە لە مزگەوتە مزگەوت مەدرسەی تایە لە مزگەوتە فێری قورئان و سونەت بوون لە مزگەوتە ڕیاضە کراوە تەمرین کراوە فێری شمشێربازی و ڕمبازی کراوە پێشبڕکەی تیا کراوە و لە مزگەوتە مشاوەرەی تیا کراوە لە مزگەوتە فتوا و قەزای تیا دراوە و لە مزگەوتە پێشوازی لە وەفدەکان کراوە بەڵام لەمڕۆدا ئەمە کورت کراوەتەوە ناهێڵێ لە مزگەوت ئەم دەورە گرنگەی خۆی ببینێ بۆیە دەبێ مامۆسایانی ئاینیش ئەم ڕۆڵە گرنگەی مزگەوت بگێڕنەوە بۆ ڕۆڵی جارانی خۆیان و هەموو هەوڵێکیش بین کە تەنها مزگەوت بۆ ئەوە نەبێ نوێژی تیاکرێ یا پرسەیەکی تیابێ بەڵێ گرنگ ئەوەیە کە پێغەمبەری خوا دەفەرمێ ئیعلانی نیکاحش لە مزگەوتا بکەن بە ئەم سونەتە جوانانە ئێمە ئینشاءڵڵا هەمومان هەوڵ بین و زینویان کەینەوە لە مزگەوتە. زۆر باش مامۆستا کۆتا پرسیارمەوەیە زۆر جار لە دەرەوەی مزگەوتە کۆمەڵێ ناوەند و ڕێکخرا و مەکتەبی کۆمەڵایەتی کە زۆر بەشیان بەرهەمی حیزبەکان یا ویستی حیزبەکان دادەمەزرێن ئایا ئەمانە
سەرنجام لە کۆمەڵگەدا دەتوانن ببنە بەدیل و جێگرەوەی مزگەوت و تەواوی کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان یان ناکۆکی و دژمنایەتی کۆمەڵایەتیەکانمان بۆ چارەسەر بکەن. بێگومان نەخێر، چونکە کاتێکە باسی ڕێکخراوەیەکەی باسی گروپێکەکەی ئیلا تەوجیهی سیاسی درێتەوە پاڵی بیرروبۆچین و حیزباتی و سیاستە درێتەوە پاڵی لەوانەیە کۆمەڵێکی بێ حەز نەکا بچێتەوە شوێنە بۆیە کۆمەلگا زەرەرەکە. بەڵام ئەگەر ئێمە هەموو ڕۆڵەکان بهێنینەوە بۆ مزگەوت لە مزگەوت کەم نەکەینەوە بە ئەوانی شەبن دەستیان خۆش بێ، بەڵام ڕۆڵە گرنگەکە سەرکردەمان گەورەمان مزگەوت بێ ئەو کاتەی تووشی گرفتێ نابین. زۆر باشە مامۆستا، ناوبڕێکی کورد وەرەگرین و لە دوای ناوبڕەکەەوە درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەسەر ڕۆڵ و کاریگەری مزگەوت لە یەکلاییکردنەوەی پرسە کۆمەڵایەتەکان یا هێنانەتی ئاشتی و پێکەوە ژیانی کۆمەلگان بەردەوامە بین دوای ناوبڕەکە لەگەڵمان بمێنەرەوە. بەڵێ خۆشەویستان، ناوبڕێکی کورد وەرەگرین و لە دوای ناوبڕەکە درێژە بە پرۆگرامەکەمان دەدەین. بەڵێ خۆشەویستان، وەک دیارە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەمان کرد لەسەر ڕۆڵی مزگەوت لە ئاشتی و لێبوردەیی یان ڕەخساندنی کەشێکی لەبار بۆ کۆمەلگا. بێگومان مزگەوت هەر لە دێر زەمانەوە مایی بەرەو پێشچوونی کۆمەلگە بووە. بە جۆرێ لە جۆرەکان تەواوی شۆڕژگێڕانی ئێمە هەر لە بەدرخان پاشای بۆتان و شێخ عوبەیدوڵای نەهریەوە هەتا ئەم سەردەمەش ئەوانەی کەوا مایی شانازی ئەمن لە قازی محەممەد، شێخ سەعیدی پیران، شێخ عوبەیدوڵای نەهری، شێخ عەبدولسەلامی بەرزانی، شێخ مەحموودی حەفید و باقی کەسایەتەکانی دیکەمان پەروەردەکراوی مزگەوت بوون. لە ئێستاشدا مزگەوت دەبێت ڕۆڵێکی باشتری پێ بدرێتەوە لەوەی کەوا بتوانێت ببێتەوە بە هۆکاری ئاشتەوایی نێو کۆمەڵگەکەمان، چونکە لە ئێستادا کۆمەڵگە بە جۆرێ لە جۆرەکان بەرەو شیرازەپسان یا بەرەو زیادبوون و تەشەنەسەندنی تاوانە کۆمەڵایەتەکانی تری نێو کۆمەڵگە دەچێتەوە. ئەگەر لە ڕابردوودا ئێمە سەروەریەکمان لە ئەدەبیات و لە فەرهەنگ و کە لە پووری ڕاستەقینەی میلەتەکەماندا بوو بێ، ئەوە بەرهەمی حوجرە و مزگەوتەکانی ئێمە بوون کێ دەتوانێت نکۆڵی لە ڕۆڵی کاریگەری نالی و مەحوی و مەولەوی و بێسارانی و سەیدی و خانی و مەلا ئەحمەدی خانی و مەلای جەزیری و دەیان زانا و کەڵەنووسەر و مێژوونووسی گەورەی گەلەکەمان بکات. بۆیە لە ئێستادا مزگەوت دەبێ هەمیشە دەسەڵاتداران یا لایەنە پەیوەندیدارەکان وەکو فێرگەیەکی پەروەردەکردن، وەکو فێرگەیەکی ئاراستەکردن، وەکو فێرگەیەکی پێگەیاندن تەماشای بکەن و پێیان وابێ مزگەوت دەتوانێت ڕۆڵی دادگا و ڕۆڵی پۆلیسیشمان بۆ بگیرێت لەوەی کەوا تاوانە کۆمەڵایەتیەکان کەم دەکاتەوە و تاک بە کۆمەڵێ بەهاوە پەروەردە دەکات کەوا دوور بێ لە تەواوی ئەو تاوانە کۆمەڵایەتیان. بەڵێ خۆشەویستان، بەهۆی گرفتێکەوە ناتوانین بچینەوە پارێزگای هەڵەبجە بۆ لای میوانەکەمان بەڕێز مامۆستا عەدنان شێخ بورهان زانای ئاینی دووبارە لێرەوە دەستخۆشی لێ دەکەین. دەچینە لای راپۆرتێکمان لەبارەی چالاکیەکانی شەوی یەڵدا کە لەلایەن پەیامدێرمانەوە بۆمان ئامادەکراوە، با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. شەوی یەڵدا درێژترین شەوی ساڵە وە کۆتا شەوی وەرزی پاییزیشە. لە هەڵەبجە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری ئاهەنگێکی بۆ ژمارەیەک لە خێزانەکانی هەڵەبجە ڕەخستووە کە ژمارەیەک لە شاعران بانگێشت کراون و کۆمەڵێک چالاکی و هونەری جۆراوجۆری تێدا پێشکەش دەکرێت. هەورامیەکان هاوشێوەی چالاکیەکانی دیکە لە شەوی یەڵدادا دەیانەوێت جیاواز دەربکەون. توی وشک و مێوژ و وەنار و شووتیان کردووەتە شەوچەرەی شەوە درێژەکە. بەڕێوەبەری ڕۆشنبیری هەڵەبجە دەڵێت بۆ ساڵانی ئایندا
دەیانەوێت شەوی یەڵدا وەک بۆنەیەک و چالاکێکی کەلتوری گرنگی زیاتری پێ بدەن. ئێمە ئەمانەوەکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆژمیرونی هەڵەبجاوە ماوەی 2 ساڵە ئەم یادە بەرز ڕاگرین بە چەندین گروپی هونەری بەشدارن لە میادە لێرە لەگەڵمان وەک یانی سیاچەمانە و تیپی مۆسیقای هەڵەبجە و چەند هونەرمەندێک و چەند کەسایەتی و پیاو معقوڵ و شاعیرە میلیەکانی هەڵەبجە ئێستەکە لێرن بە شێعرەکانیان بەشدارن. ئەمانەوێ هەڵەبجەش مەحروم نەبێت لە میادە کە میادە بۆنەیەکی کۆنی بە تایبەت لە گەلانی ئاریا و وڵاتی ئێران و کورد بە گشتی ئەم بۆنەیە بەرز ڕاگیراوە. ئێمەشمانەوێت لە هەڵەبجە زیندوو بکرێتەوە و ساڵانە وەک بەڕێوەبەرایەتی گشتی ئەم یادە بەرز ڕاگیرە و زیاترین بنەماڵە و خێزانەکانی هەڵەبجە بەشدار بن. شاعیران بە شیعرەکانیان و نوکتەبێژان بە نوکتە و قسە خۆشەکانیان و هونەرمەندان بە دەنگە جیاوازەکانیان شەوی یەڵدایان جیاوازتر کرد. شەوی یەڵدا لای من بریتیە لە کۆتایی هاتنی تاریکیەکی درێژ و گۆڕانی بە ڕۆشنایی. یعنی لەم شەوەدا کە تاریکی زۆرە وردە شەوانی تر ئیتر شەوگار کورتە بێتەوە و ڕۆشنایی زیاترە بێت. شەوی یەڵدا شەوێکی جوانە، تەواوی شەوەکانی جوانن، بەس تر ئەوەیە خۆمانە بێ گرنگی ببین. ئەگینا هەر شەوێک بۆ خۆی هەر شەوێکی ئاسایە، بەڵام ترەوە لای کەسەکانن تایبەتمەندیەکان بۆ دروستەکەین. وەک دەوترێت شەوی یەڵدا درێژترین شەوی وەرزی پاییزە و لەگەڵ هەڵوەرینی گەڵای درەختەکان هێدیەدی خولەکەکانی شەوی زستانیش بەرەو کەمبوونەوە دەچن. چین و توێژە جیاوازەکانیش بە درێژایی مێژووی کوردەواری ئەم شەوەیان زیندوو کردوێتەوە و بە خوێندنەوەی شەعر و چەندین بابەتی هونەری جۆراوجۆر یەڵدایان بەڕێ کردووە. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، هەڵەبجە. توانە و لێهاتووی گەنجێکی کورد لە هونەری بەرگریدا کە تەوەرێکی وەرزشیە و پێشکەشی وەرزش دۆستانی خۆشەویستیەکەین. ئەمڕۆ وەرزش دۆستان ئاشناکەین بە هونەری بەرگری یا ئەم هونەرە تا لەکەیەوە لە کوردستانە هەیە و تا چی بکرێ بۆ ئەوەی برەوی پێ بدرێ و ڕۆڵی لیژنەی ئۆلۆمپی کوردستان یانە وەرزشیەکان لە بەرەو پێشبردننی ئەم جۆرە هونەرە وەرزشیە چییە و دەبێت چی بێ. بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرسە میوانداری زۆر بەڕێز علی عەبدوڵڵا ئیسماعیل یاریزانی هونەری بەرگریمان کردو، بەڵام بەر لەوەی بچینە لای میوانەکەمان راپۆرتێکی وەرزشیمان ئامادەیە کە لەلایەن پەیامدێرمانەوە بۆمان ئامادەکراوە دەیکەینە پێشەکیەک بۆ تەوەری دووەمی بەرنامەکەمان. با پێکەوە بینەری راپۆرتەکە بین. علی بە لێدانە خێراکانی و بەجەستە بەهێزەکەی وای کردووە کە لە سەراستی جیهان داوای ڕوو بە ڕووبوونەوەی لێ بکرێت. علی عەبدوڵڵا ناسراو بە علی قەرەداغی بەهۆی برنەوەکانی لە یاریە پرۆفیشناڵەکاندا بەهێزیەکەی وای کردووە کە زوو بە زۆربەی وڵاتانی ئاسیا و ئەوروپا بڵاو بێتەوە و داوای یاری لێ بکرێت. یاریزانی ناوبراو لە ساڵی 1992 لەدایک بووە و لە ساڵی 2009 دەستی کردووە بە یاری هونەرە بەرگریەکان. لە ساڵی 2010 تاکو 2014 دەستی بە یاری کیکبۆکسینگ کردووە لە پاڵەوانەتیەکانی کوردستان و عێراق و چەندین ئەنجامی گەورەشی بەدەستهێناوە. لە ساڵی 2014شەوە دەستی بە یاری موایتای کردووە و بەشداری زۆر لە پاڵەوانەتیەکانی جیهان کردووە لە سەراستی تاکو و تیپ. علی لە ساڵی 2010ەوە یاری لێزدەی دەکات کە یاریەکی زۆر بەهێز و پرۆفیشناڵە لە سەراستی جیهانیش توانیوێتی چەندین پاڵەوانی جیهان بدات بە زەویدا. ناوبراو تا ئێستا 41 یاری فەرمی ئەنجام داوە و 36 یاری بردۆتەوە کە سەرجەمیان یاری پرۆفیشناڵن، ئەوەش بە پاڵپشتی ڕاهێنەرەکانی لە وڵاتانی تایلەند و کەمبۆدیا.
ناوبراو لە دوای ڕوبەڕووبوونەوەی لە وڵاتی بۆرما و دوای برنەوەی لە ڕکابەرەکەی سەرجەم خەڵاتە دارایەکانی لە منداڵانی پێسەرپەرشت و کاری خێرخوازیدا سرف کردووە. ناوبراو لە ئێستادا گەڕاوەتەوە کوردستان و دواتر خۆی بۆ چەندین ڕوبەڕووبوونەوە ئامادە دەکات لە وڵاتانی ئاسیا و ئەوروپا. هەردڵان محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی. ئەوەی بینیتان راپۆرتێ بوو لەسەر هونەری بەرگری یاریزانی کورد علی عەبدوڵڵا ئیسماعیل کە ئێستا بەڕێزیان میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە. کاک عەلی زۆر بەخێربێی، سوپاس بۆ ئامادەبوونت دیوای سەرکەوتنت بۆ خوازین. سپاس مەمنون. بە کوڵەباڵێکەوە کە بەشێکە لە فەرهەنگ و کەلەپوری هەورامیەکان دیتە نێو مەیدانی یاری هونەری بەرگریەوە. ئەمە بۆچی و بۆچی بیرت لەوە کردوێتەوە لە کاتێکا کورد ئەگەر جەنابەت بیست بێتە ببیتە ئاڵا هەڵگری ناساندنی میلەتەکە لەوە چێ زۆر شتی دیکەشی هەبوو بێ بۆ ناساندن هەر لە جلوبەرگ و لە مشکی و لە ئاڵای کوردستان و زۆر شتی دیکەەوە. بەڵێ زۆر سپاس بۆ هەمولایەک. بەڵێ ئەو کوڵەباڵە تەبعاً لەوێ من وەکو ڕەمزێک حەزم کرد بە وەکو بیناسیێنم ئەوە کە ڕەمزی کووردە. کوڵەباڵەکە تەبعاً ئەوان توزێ تەلەفوزیان قورسە کە بڵێن کوڵەباڵ و ئەوانە هەر بە فەرەنجی ناساندومە لەوێنە. من پێشەکی بەڕاستی سەرەتا ئاوا بیرم کردەوە وتم باشە من ئاڵای کوردستان ئەوە ئاڵای کوردستان ئەناسێنم، بەڵام حەزەکەم ڕەمزێکی شەبێت شتێک لە ناو کللتوری ئێمە چی بێ بیرم کردەوە. کوڵەباڵ شتێکی زۆر جوانە، بەڕاستی شتێکی زۆر نایابە بۆ هەم بۆ یاریەکەی منیش. ئەوە بوو بیرم لەوە کردەوە و پاشان کوڵەباڵم بەکارێنا لە یاریەکانماوە تەواوی یاری پاڵەوانێتی جیهانەکانم ئینشاءڵڵا لە ئایندا بەکاری هێنم و بەڕاستی زۆر سەرسام بوون بە کوڵەباڵ، یعنی زۆر سەرسام بوون بۆ گشتی هۆ چییە زۆر پێیان جوان بوو. تاکێکی کورد بوو بینێ وڵام کوڕە هەورانیە سەرکەوتوو بیبزین لەکەیەوە دەستە بە یاری هونەری بەرگری کرد. بەڵێ هونەرە بەرگریەکان من لە تەمەنی منداڵیەوە ئەمە خولیا و ئاواتی منداڵیمە لە 2009 بەشداری پاڵەوانندەکانی کیک بۆکسینم کرد لە 2002 ئەوانە بۆ لە کوردستان و عێراق ئەنجامێکی بەرچاوم بەدەستێنا و پلەی نایابووم لە کوردستان و عێراقەوە. پاشان لە 2014 من ڕووم لە دەرەوەی وڵات کردو لە مۆیتایە وەکو یەکەم کورد لە کوردستانە من توانیم چەندین پاڵەوانەتی جیهانی بکەم و ئەنجامێکی بەرچاو بەدەست بێنمەوە ساڵانەوە تا ئێستش لە مۆیتایە. مۆیتای پاشان دوایەکە گەڕێنەوە بۆ جیاوازەکانی مۆیتای و کیک بۆکسین و کەیوان و پاشان مۆیتای من لەگەڵ مۆیتایە بە هەمان شێوە هەر کەیوەنیشمە کرد لە چاینا و ئەو وڵاتانە لە کەمبۆدیا و پاشان لە 2010 من دەستم بیرم کردەوە پاش هەڵقوڵانم لە تەواوی هونەرە بەرگریەکان بەشەکانی هونەری بەرگری بیرم کردەوە حەزم کرد کە تەواوی هونەرە بەرگریەکان بکەم و ئاخیر بەشی هونەری بەرگری لێسوەی کە من میانمار بوو کە من سەرەتا پێش و هیچ بیرێکم لەوە نەکردێتەوە کە ڕوو لە میان بۆرما بکەم بەڕاستی، بەڵام حەز و ئاواتم بۆ هونەری بەرگری و ئەو بەشە وای کرد کە من ڕێگەی بۆرما هەڵبژێرم و کە من لە ئەم ساڵی 2019 دوو پاڵەوانەتیم ئەنجامدا لە ماوەی 2 هەفتەیە. بۆچی تەنها ئەو یاری ئایا لە بۆرمایە ئەنجامەدرێت تۆ تەنها بۆرمات هەڵبژێر؟ یاری لێسوەی لە یاری لێسوەی بە کۆی لە بۆرما و لە بۆرما و تایوان و جاپان ئەنجام دەدرێت لەبەرەوەی یاریێکی زۆر خەتەرە لێسوەی 9 بەشە لێسوەی و ئەم یاریە بەڕاستی زۆر وڵاتانی کە ناکرێت لەبەرەوەی یاریکی زۆر خەتەرە، بەڵام مۆی تای 8 بەشە لە تەواوی جیهانەکرێت بتوڵەکان، بەڵام منبعەکەی ئاسیایە و تایلەند و کەمبۆدیایە. بەڵێ کەواتە یاری هونەری بەرگری چەند جۆرن؟ ئەگەر باسێکیان هیچ کامیان ببوورە لە کوردستاندا ئەکرێت؟ ئەو هونەرە بەرگریانی کە من هونەرە بەرگریەکانی وەکو بۆکسین با ئێمە جیاوازێکیش بکەین لە نێوان هونەرە بەرگریەکان وەکو بۆکسین و کیک بۆکسین و کەیوەن و مۆیتای و
لێسوەی بۆکسین دوو بەشە بەس دەست بەکارەهێنرێت واتە دوو دەست کیک بۆکسین چوار بەشە دوو دەست و دوو قاچ بەکارێنرێت دوو پێ کەیوان 6 بەشە دوو دەست دوو قاچ دوو ئەژنۆ بەکارەهێنرێ مۆی تای 8 بەشە دوو ئێڵبەوی بۆ زیادەکەین لێسوەی کە زۆر خەتەرە سەریشی تێدایە 9 بەشە و هەندێک ڕێسایکەی تێدایە تایبەت بە خۆم ئەزانم ئەوانە چونکە لە ڕێساکان نەنووسراوە کە لە شوێنی هەستیار و زۆر خەتەر باشە. کاگاری دەمە لای بەڕێزت بزانم ئامانج و مەبەستت چیە لە ئەنجامدانی ئەم یاریە ئایا تەنها حەز و خولیا یا هیچ ئامانجێکی تری لە پشتەوەی؟ بەڵێ من مەبەستم لەم یاریە ئەوەیە تەواوی هونەرە بەرگریەکان لە خۆما فراوان بکەم و حەزەکەم ئەمە خولیایەکی مناڵیمە حەزەکەم هەموو هونەرە بەرگریەکان لە خۆما فراوان بکەم و تەواوی هونەرە بەرگریەکان ئەنجام بم و حەز ئەەکەم لە ئایندەیە وەکو ئامانج خزمەتی نیشتیمانم بکەم کوردستان بناسێنم بە تەواوی جیهان و تەواوی ئاسیا چونکە بەڕاستی کوردستان وەکو لە ئەوروپا زیاتر ناسراوە لە وڵاتانی وەکو جاپان و تایلند و کەمبۆدیا و میانمار و سین هیچ شتێک نازانن دەربارەی کوردستان بەڵام سوپاس بەخوای ئێستا زۆر باس ئەکرێت لە میدیاکانی ئەوێ و من لە ڕێگەی پاڵەوانەتەکانەوە شیکردنەوە بۆ کوردستان ئەکرێت و تەواوی کێشەکانیشی حتا لە دەوروبەری بەشداریکردنت لەم یاریانە جا کێ هاوکاری دەکات ئایا تەنها لەسەر شانی خۆت بەشداری لەم یاریانە ئەکرد یاخود هیچ کەسولایەنێک هەیە کە لە هەرێمی بەڵێ من سەرەتا لە ساڵانی ڕابردوو من بە ئەرک و ماندووبوونی خۆم توانیم بگەمە لووتکە لەم وەردشەیە و بە تاقی تەنها لەو وڵاتانی وەکو تایلند و بۆرما و کەمبۆدیا و سین و ئەو وڵاتانە حتا هیچ وڵاتێکی وەکو تایلند و کەمبۆدیا و بۆرما و ئەوانە هیچ ئیمباسێکی ئێمە نە لەوێ هیچ پەیوەندێکی استراتیژیش نییە ینی ئەگەر هەر حاڵەکاتێکی نەخوازراوە بێ وەکو پاسپۆرت ون بکەم یان خۆم شتێکم بەسەر بێ زۆر خەتەرە بۆ من چەندین مجازەفەم کردو بە ژیانی خۆمەوە تا توانیومە ئەنجامێکی باش بەدەست بێنم بۆ خۆم و بۆ کوردستانەکەم و بەڕاستی ئەمەش پێویستی بەم تەسحەیە بێت و من لە ئینشاءڵڵا لە ئایندەیە پلان و پرۆژەم هەیە و لە ئێستاشە بەڵام من ئێستا تەمەنێکی زۆر گەنجم هەیە حەز ناکەم یەکسەر خۆم پیر بکەم بڵێم مانیجەرم یان مدەڕی بم و خەڵک فێر بکەم لە هەمان کاتە ئاراستەکەی خۆم بگۆڕم واتە یاریزانەکەی خۆم بگۆڕم چونکە من کە مەشغوڵ بووم بە لە هەمان کاتە ئێستا لە دەرەوە من خەریکم بوو یعنی بەو ئاراستەی کە چۆن هەمان کات چۆن یاریزانم پەیوەندەکانی دەرەوە بەهێزەکەم و لە هەمان کاتە ئیشم لەسەر هەندێک پرۆژەیە نامەوێت باسی بکەم بۆ ئەوەی خەڵک تیشکی لەسەر شتیکە نەبێت من هەروەکو یاریزان دەربکەوم لە ئێستاە یان هیچ پلان و پرۆژەیەکت نییە کە ببوورە لە داهاتوودا ئەم یاریە بێنی هەرێمی کوردستان وەکو یاری مۆی تای کیک بۆکسین کەیوان ئەو هونەرانە من لە ئایندەیە پرۆژەی زۆر نایابم هەیە بۆ ئەوانە و تەواوی هونەرە بەرگریەکان بەڵام وەکو لێسوەی بە هیچ شێوەیەک نایهێنمە کوردستان وەکو مۆیتای ئەوانە هۆکارەکەی ئەوەیە لەبەرەوەی لێسوەی یاریێکی زۆر خەتەرە ئەبێ ئیمزای مەرگ بکەیت و ئەم لێسوەی کە لی تێدایە و لێدان لە شوێنی هەستیاری تێدایە و زۆر معارەزە بۆ ئەوەی کە سەقەت ببیت یان بمریت چونکە ئەمە یەک چەند یاریەک لەوانەیە بمریتە یاریە چونکە کەلەی تێدایە و لێدان لە شوێنی هەستیاری تێدایە و یاریێکی زۆر حڕە تۆ بەشداریت لە چەند یاری لەو شێوازەدا کردوکەوەندە لە یاری لێسوەی لە 2009 ئەم ساڵ من سپاس بەخوای دوو یاریم کرد لە ماوەی 2 هەفتەیە توانیم سەرکەوتن بەدەست بێنم کە لە بۆرمیەکان و تەواوی پرۆمۆتەرەکانی ئەوێ و ڕاهێنەرەکانی لەوێنە زۆر سەرسام بوون بەو ئاستە بەرزەی من وە لە هەمان کاتە زۆر سەخت بوو ئەو بۆ ئەوان کە من لە پاڵەوانێکی بۆرمی بەرمەوە کە لە هەمان کاتە خۆیان بەخاوەن و دامەزرێنەری ئەو یاری ئەزانن لە بۆرما و لە هەمان کاتیشا من
لە وڵاتانێکی وەکو لە میدل ئیستەوە هاتوون باشە ئەمە زۆر زەحمەت بوو بۆ ئەوان لە یاری یەکەم مابوو لە پاڵەوانەتی یەکەم مابوو من ئەوە بوو ئەنجامێکی زۆر سەرسوڕێنەرم بەدەستێنا کە تەنانەت مدەڕیبەکەشم وەکو چۆن ئاگای لە خواردن و خەوتن و هەموو شتێکمە ڕۆژانە لەوێ تەسەوری نەکرد من بەو شێوەیە یاری بکەم لە ناو حەلەبەیە کەسایەتێکی کەم هەبێت لە ناو حەلەبەیە و پاشان لە یاری دووەما هەرچەنە پلان و پلانێکی زۆریان بۆ دانام کە شکست بێنم لە یاریەکانە پلانی زۆر خەتەرناک بەڵێ پلانی زۆر خەتەرناک نەک شتێکی زۆر ئاسایی بێ پلانی زۆر خەتەرناکیان بۆ دانام لە دوای یاری یەکەم و حتا لە دەستپێکردنی یاری دووەمیشم باشە توانیم سواز بخوا لە هەردوو یاریەکە لە تەواوی پلانەکانیان پوچەڵکەمەوە ئەویش بە باوەڕ بەخۆبوون و بە تەواوی تەمرینکردنم بە دڵ و لە هەمان کاتا زۆر ماندووبوونم لەم وەرزشەیە لەو ماوەی کە لەوێ سەرکەوتوبی لە ئەنجامدانی ئەم یاریەیە بزانین هیچ هینێکی دارایی دەسەکەوێت یاخود هیچ پارەیە کە دەسەکەوێت یاخود تەنها ئەمە ئامانج و حەزی خولای خۆتە یاخود ئەگەر پارێشتێکی دەستکە بزانین لە سەرکی دەکەین بەڵێ من بەڕاستی لەم یاریەیە من بۆ هیچ بڕەپارەیەک ناچم ئیمزای مردن بکەم یا شتێک لەو بابەت تەنها حەز و خولای من بە هیچ شێوەیەک هیچ کەسێکیشەوە من خۆم ئەوە شتێکی ناچم ئیمزا بکەم بۆ مردن بڵێم لەبەر بڕەپارەیەک بەدەست بێنم باشە لەبەرەوەی ئەوە شتێکی ئەوەنە گرنگ نییە بەلای منەوە بەڵام ئەوە هەڵقوڵاو و خۆشەویستیم بۆ وەرزشەکەیە کە من بچم لێسوەی بکەم باشە یعنی من ئەو پارێشی کە دەسم ئەکەوێت بەخشیم بە مناڵی بێدایک و باوک و بێسەرپەرشتی و ئەوانەی 1 ساڵ بۆ 10 ساڵ بۆ 15 ساڵ هیچ نازانن هیچ بێتاوانن هەر یەک شت هەیە با من لێک تەوزیحی جوان بەم لێرە هەرێمی کوردستان ناکرێ بکرێ بە ڕەفیقی هاوتای وڵاتێکی وەکو سۆماڵە وەکو میانمارە هەرێمی کوردستان کێشەی نەتەوەی هەیە کێشەی سیاسی هەیە کێشەی برسێتی نییە کە منداڵی بێدایک و باوک بمرێ لە برسە ئەگەر منداڵێکی بێدایک و باوک لە تەواوی کوردستانە هەبێت و برنجی نەبێت بیخوات من ئێستا هەر ئێستا ئەڕۆم ئەم جلە ناکەمە بەرم باشە ئەچم برنجی بۆ ئەبم باشە ئەو منداڵانە برنجیان نییە بیخۆن یعنی لەوانەیە هەندێک بڵێت کاکە تۆ کاری خێرخوازی ئەەکەیت وەرە ئەمە نەکاکە من کاری خێرخوازی من ئەوە بووە لەوێ ئەو پارەی کە وەرم گرتووە پێم ناخۆش بووە پێم ویژدانم قبولی نەکردووە کۆمەڵێ خەڵک هەر 10 کیلۆمەتر لە دەوروبەری ستادیۆمەکەمە تاوان منەظەمەیەکی زەخمە منەظەمەیەکی میانماری و منەظەمەی ئەوروپیە پارێکی دامێکەکەن بۆ ئەو پاڵەوانەتیە بەڵام لە هەمان کاتا منداڵ هەیە لەوێنە گشتی منداڵی بێدایک و باوک ئەمرن لە برسا ڕۆژانە من حتا منداڵێک پارەکە ڕسمم لەگەڵ گرت وتم ئەم منداڵە ئەمەوێ بیبینمەوە مردبوو لە برسا باشە یعنی منداڵێک تاوانی چییە لە هەموو وڵاتێکان منداڵ زەحیەیە باشە لەبەرەوەی منیش وەکو کارێکی ئینسانی و مرۆڤ دۆستی حەزم کرد ئەو پارەیە هەمووی بەم بە و منداڵانە و بیەم بە برنج و ڕۆن و لەعابە و ئەو شتە سەرەتایی و پەردە کولە و ئەلەو شتانە شتی سەرەتایی بۆیان بۆ ماوەی 1 ساڵ بەڵام وتم با 8 مانگ بێت بۆ ئەوەی تێر خواردن بخۆن ئەوانە باشە جا لەبەرەوە من ئەمە وەکو کارێکی ئینسانی کردومە ئەنجاکە من ئەو پارەی هەمووی وتم من نامێ بێتە باخەڵم ئەو پارەیە ئەو بۆ ئەوە باشە من بەشی ئەوەم هەیە کە تکتی تارەکەم بڕۆم و بێمەوە بەشی ئەوەم هەیە کە ئاوێکی پاک بخۆمەوە برنجێک بخۆم نانێک خۆم نەمرم لە برسا باشە بەس ئەوانە ئەمرن لە برسا یعنی لە کوردستانە نابێت کوردستان بکەین بە ڕەفیقی هاوڵی وڵاتانێک کە ئەمرن لە برسا ئەم شتە نییە لە کوردستانە ئەگەر شتێکی وا هەبێت من ئەم مەرجەم هەیە منداڵ بێ دایک و باوک بێت لە 1 ساڵ بۆ 10 ساڵ بێت لە شوێنێکا بێت لە کەپرا بێت و لە شوێنێکی وەکو لادێ بێت یان شوێنێکی ئاوا لە قوڕا بێت کەس سەرپەرشتی نەکات لەوێنە پیاوێکە یانگرێتە خۆی هەرێکی و 20 مناڵەگرێتە خۆی لەبەرخوا یاڵا دەی بە خێویان نەکات و نەمرن لە برسا و هەندێکیان ئەمرن لە برسا لەبەری خواردن نییە لەبەرەوەی من ئەم ئەگەر شتێکی وا هەبێت هیچ باوەڕ ناکەم لە کوردستانە
هیچ منداڵێکی هیچ نەک منداڵی بێدایکووە هیچ منداڵێک هەبێت کە ڕۆژانە بمرێت لە برسە ئێمە نابێ بکرین بە هاوڵی وڵاتانێکی وەکو بۆرما و ئەوانە ئێمە کێشەی نەتەوەیی و سیاسیمانەیە زۆر باشە دەست خۆش سەرکەوتوو بینشەڵات لە کوردستانە تا ئێستا هیچ کەس لایەنێک کە بۆ کەڕەخنەت لێ بگرێت و دژایەتی بکات لە کوردستانە وەڵایی ئینسان کە شتێکی باش بکات ئەبێ ڕخنەی چی لێ بگیرێت بەڵام من چیم کردووە من وەرزشم کردووە و پاشان ئەوەشی دەستم کەوتووە بەخشیومە ئیتر نازانم ڕخنەی چیم لێ بگرێەوە لە لایەنی پشتگیریشەوە من سوپاسی تەواوی خانەوادەکەمەکەم پشتگیری سەرەکی من و من هەمیشە زۆر جار پێمەڵێن ئەوە یا پرسیار لە دایک و باوکم ئەکەن بۆ بەنسبەت هەواڵ پرسیینم بۆ پاڵاوانەتیە باوکو دایکم هیچ ئاگداری پاڵاوانەتێک هیچ شتێکی من نین لەو بارەیەوە هیچ شتێک نازان لەبەرەوەی من پێش پاڵاوانەتی یان دەربارەی پاڵاوانەتی وەرزش ئاگداری ئەوان ناکەم لەبەرەوەی زەحمەت نەبن باشە تەنها براو خوشەکانم ئاگداری وەزعەکە هەنوو و وەکو پشتگیری سەرەکیم لە ئێستاە جەنابی کاکوبا تاالەوانی پشتگیری سەرەکی مەکات وەکو نیشتیمانی پشتگیریەکە یان هاوکاری مادیش دەکرێت لە کاتی سەردانیکردن بۆ وڵاتان داریکردن یاریانەیە بەڵێ من نا کاکوبات بە هیچ شێوەیەک پشتگیری داراییم ناکات کە من بڕۆم لە وڵاتانە پارە بم بە خەڵک باشە تەنها ئەوەیە پارەی ئەو بتوڵەیە ئەو پاڵەوانەتیە وەرم گرتووە یاومە بەو خەڵکە چونکە هەستم کردووە ئەم پارەیە من هەستم بە مرتاحی نەکرد لە باخەڵم بێت باشە من زۆر سپاسی جەنابیەکەم وەکو نیشتیمانی پشتگیری سەرەکیمە لە کوردستانە هیوادارم تەواوی سیاسەکانیش دایکی گەشتۆتە نزیکەی 70 ساڵ دکتۆر دەڵێ بێ واژۆی ئەوەی کەوا بەرپرسیارەتەکەی لەسەر خۆتان بە اینجا من نەشتەرگەلی بۆکەم یا دەرمانێکی بۆ نووسم بەڵام ئەم سەرکێشیە لە وەرزشدا کە تۆ ئیمزای مەرگەکەی و هێشتا تەمەنت وان نزیکەی 28 ساڵە ئەمە جۆرێک نییە لە مجازەفە و لە سەرکێشی و لە ڕوبە ڕووبوونەوەیە کەوا تۆ بۆچی ئامادەی لە یاریەکدا ئەم سەرکێشی مجازەفەیە بکەی کەوا واژۆی مەرگی خۆتی تایە یان بۆ زۆر کە تۆ ئەم هەستە مرۆڤ دۆستیت هەیە بەرامبەر بە هەژارێکی وڵاتێکی دیکە کێ ئەڵێ بەهۆی یاریەکەی تۆ کەسێک کەوا باوکی ئەم مناڵەیە ئەگەر ئێواران 2 کیلۆ برنجی بۆ بێنێتەوە نایکوژی یان بۆونە بەهۆی جوڵەکانی تۆ بەرگریەکانی تۆ مرۆڤێک گیانی لێناسەنرێتەوە زۆر باشە سەرەتا ئەم وەرزشە ئێمە وەکو ئەوەی کە من ئایا بۆچی ئەم وەرزشە خەتەرەکەم وانە من ئەم وەرزشە لە سەرەتاوە من ئاوا نهاتوم یەکسەر لێ سوێی بکەم یان کەسێکی وەرزشوانێکی نۆرماڵ ببم یان کەسێکی ئەتیادی ببم من ساڵانێکی زۆرە لە کەمبۆدیا و تایلند هەڵقوڵاوی ئەم وەرزشە بووم لەناو ئەو وەرشە لەناو زۆربەی دامەزرێنانی ئەم وەرزشە تێکەڵم لەگەڵیانە و تەواوی تاکتیک و تەکنیکەکانیان ئەزانم ئەم وەرزشە ساڵانێکە من تێکەڵم لەناو ئەم وەرزشە لەبەرەوەی تەواوی وەرشەکە بەباشی ئەزانم هەڵقوڵاوم لە ناو وەرشەکە قوڵبوونەوەم لە وەرزشەکە وای لێ کردووم کە من بڕۆم لێسوەی هەڵبژێرم و پاشان من ئەگەر توانایەکی باشم نەبێت ناتوانم لێسوەی هەڵبژێرم چونکە لێسوەی ئەگەر کەسێکی کە بیکا زۆر بە ئاسانی سەقەتە بێت و یەکسەر لە ناو ئەچێت بەڵام من لە ئەنجامی قوڵبوونەوەم لە یاری کەیوەن و موایتایە و موای بۆران باشە زۆر کەسەیە لەوانەیە بڵێ لە موای بۆران بە شێوەیەکی زۆر باش ئەنجامەیەم بەڵام هیچ شتێک پیشان نایم وەرزشی فنونی قیتالی کەش ئەەکەم لە ئێستا ئاشکرای ناکەم لە ئایندا ئاشکرایەکەم زۆر کەس لەوانەیە هەندێک شت ببینن ئەڵێنەوە چییە کات ئەوە لە ئایندا ئیشارەتی پێیەم ئەنجا گەشتوم بەوەی کە لێسوەیەکەم لە ئێستاە توانیمە ئەنجامێکی خەیاڵی بەدەست بێنم کە حتا لە بۆرمایە خۆیان بۆرمیەکان بەوە سەرسامە بن ئایا من کەسێکی وەکو من کە لە سەرەتا هاتووە بەو شێوەیە ئاستێکی بەرچاو بەدەست بێنێت لە هەمان کاتا بۆرمیەکان خاوەنی وەرزشەکەن ناتوانن بە شێوەیەکی باش وەکو من یاریەکە ئەنجام بن کە بۆ نمونە لە هوەری کەلەیە لە تەکنیکی کەلەیە من ئەو مدەڕیبم کە لە بۆرما بە شێوەیەکی زۆر باش ئامادەی کردم و بە شێوەیەکی باش ئیسفادەم لێکرد لە تەواوی هوەرەکانە و هوەری کەلە و هوەری تاکتیکەکانی کە و حتا لە کەمبۆدیاش ئەمە
بەڕاستی من زۆر دەرسم خوێندووە لە زۆر باشە کاگالی کۆتا پرسیارمان ئەوەیە ڕوبەڕووبوونەوەی داهاتوت لە چ وڵات و لە چ کیشوەرێکدا بێ و چۆن چۆنی بەڕێواچێ ڕوبەڕووبوونەکانی ئایندەم بەڕاستی لە ئێست پێم وابێت لە تایلەند و تایوان و جاپان ئەبێت بەڵام هەرچەنە لە بۆرما داوەتی کەی تایبەتیان کردوم لە ڕێگەی بەرپرسانی ئەو وڵاتەوە بەڵام قبوڵم نەکردووە و ڕەفزیشم نەکردووە و ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکە بڕیار لەو پاڵەوانەتیانەیەم و بەردەوام لە لووتکەیامێنمەوە ئینشاڵڵا سەرکەوتوبی سەلامەت بی زۆر سپاس بۆیە و سپاس بۆ هاونیشتمانیان و هەر بەرز و سەلامەت بن زۆر بەخێر بێت سەلامەت بیت بەڵێ خۆشەویستان راپۆرتێکمان لەبارەی هەڵمەتی نەمامچاندنەوە لە ڕانیە و قەڵازێ و حاجیاوە ئامادەیە پەیامنێرمان ڕێناز هەرسەلام بۆ ئامادەکردین با پێکەوە بینەریە و راپۆرتە بین. ناشتنی هەر نەمامێک گواتە بەخشینی هیوایەکی نوێ بۆ ژیان. هەڵمەتەکانی ناشتنی دار و نەمام بوونە تا هەڵمەتێکی نیشتیمانی و ناوچە جیاوازەکانی هەرێمی گرتووەتەوە. قەزوان و بەڕوو ئەو دوو جۆرە دارە سروشتیان کە تەمەنێکی زۆریان دەبێت و بەرگەی سەختی ناهەموارەکانی ژینگە دەگرن. لە هەمان کاتیشدا جوانیەکی ناوازە دەبەخشنە سروشت. ژینگە دۆستانی ناوچەکە لە هەڵمەتێکی بەرفراواندا ڕوبەرێکی زۆر لا بناری چیای حاجیلا لە ڕانیە بە چاندنی بەڕوو قەزوان دادەپۆشن. ئەم پرۆژەیەمان دەست پێ کردووە پرۆژەکە دەرگایەکی کراوە دەبێت بۆ ئایندە بۆ هەموو ئەو چالاگوان و هەموو گروپ ڕێکخراوە ژینگەیانە و هەموو ئەو دام و دەستگایانی کە دانوێت چالێکی ژینگەی ئەنجام بدەن لە هەر بۆ مناسەباتێکدا پرۆژەیەکی درێژخایانی جوان دەبێت بۆ بەرزکردنەوەی ڕێژی سەوزایی لە دەڤەری ڕاپەڕین بە تایبەتیش لە شاری ڕانیە. بەیانی ساعت 8ەوە ئێمە لێرە ئامادە بووینەوە تاکو نزیکە ساعت 12 دەخایانێتەمە ئەمە چارەکێکی یەکەم نییە و دووەمیش نییە بەردەوام دەبین لەبەرەوەی بە چەند قۆناغی تێدەپەڕێت تا بتوانین بگەینە ئەو شوێنێکەمە بەستمانە و پێشتر نەخشەمان بۆ داناوە بە تاواتی دیزانی ناوچەکەمان کردووە کە بە هەماهەنگی و هاوکاری هەموو ئەو گروپولایەنانە هەموو ئەو ڕێکخراوانەی کە لێرە هەن دەستمان بەم چالاشە کردووە و بۆیە لێرەوە ئەمەهانی هەموو خەڵک دەدەین کە بەردەوامن لەسەر چالاشی ئاچووکە بەڕاستی پێویستە شاخکارمان بە تایبەتی ئەو ناوچەیە کە ئێمە دەستمان پێ کردووە داری هەر زۆرکەمە بەدەگمەندار دەبین لێرە بۆیە ئێمە ئاماژەمان بێرەدا و پەنجەمان بۆ ڕاکێشا بن بەستەوەی کە ئێرە سەوز بکەین چونکە لە داهاتوودا گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و پێویستێکی گرنگە بۆی کە بتوانین هەمومان لێرانە دەست ناو دەست چالاشی ئاوا گرنگ ئەنجام دەین لە نەوەکانی داهاتوومان شانازیمان پێ بکات. جوانی و سەوزایی دارستانەکانی ئێستا دەگەڕێتەوە بۆ پرۆژەکانی سەدەی ڕابردوو بۆیە نەبوونی دارستانێکی نوێ و پانتایی و سەوزایی جیاواز لاینەوەی ئێستاش جێگەی داخە و نایانەوێت نەوەی داهاتوو لەبوونی سەوزایی و دار و درەخت و ژانێکی سەوز بێبەش بێت. هەر بۆیە هەڵمەتەکانی سەوزکردنی شاخ و دەشتەکان پڕن لە گەنج و دەیانەوێت دەستیان هەبێت لە سەوزکردنی نیشتیمانەکەیان. ئەم جۆرە چالاکانە هۆشیاری خەڵک زیاتر دەکا زیاتر خەڵک وا لێ دەکا ئیحتیمام بە ژینگە بداوە لێوای لێ دەکا بزانە ژینگە هەیە ئەرکی سەرشانی هەمووانە گەر خزمەتی بکە نەکار من و چەند مۆزەفێکی فەرمانگەی ژینگە بەڵکو هەر تاکێک وەکو ئەرکێکی ئاینی و ئینسانی ئەرکی سەرشانێتی خزمەت بە ژینگە بکە زیادکردنی ڕێژەی سەوزای زیادکردنی هەناسی ئینسانەکانە دەبێتە هۆی سەوزکردنی شارەکەمان بە شێوەیەکی زۆر باش و خاوێنکردنەوەی ئۆکسیزینی شارەکەمان. هیوادارین ئەم هەڵمەتە ژینگەیانە بەردەوام بن بۆ سەوزکردن و زیاتر خاوێنکردنەوەی ئاو هەوای شارەکەمە. دەفی سەرەکی بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیە بۆی لە لای تاکی کورد ئەو هەستە دروست ببێکە هەموو تاکێک هەست بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر ژینگە و هەوڵی پاراستنی بدا. زۆربوونی ڕێژەی سەوزایی گەرتەنها جوانی و هەوای پاکی بۆ خەڵکەکەی چێژبەخش بێت ئەوە دیمەنەکانی دەبنا جێگای سەرنجی گەشتیاران بە وتەی لێپرساوی گەشت و گوزاری ڕاپەڕین 6 شوێنی تایبەتیان هەیە کە سەوزکردنیان گرنگترین پلانە بۆ ئەوەی ببنە شوێنی گەشتیاری. دیارە ڕانیە وەک خۆی بەداخەوە
لە ڕووی گەشتیاریەوە لەوانەیە کەمترین پرۆژەی گەشتیاری دەکرامێت بەڵام وەکو بەڕێوەبەراتی گەشتی گوزار دیارە پلانێکی زۆر باشمان بۆ هەیە و لە زۆربەی شوێنە گەشتیاریەکان کە بە سروش گەشتیارین دەرخستەمان بۆ ئامادەکرد یەکێکی دو پرۆژانەوەی ئەمڕۆیەکە بە شێوەیەکی سەوزای ناوچەیەکی گەشتیارە لە ماستەر پلاندا سەوزی دەکەین و بۆی سەرنجی گەشتیاران و سەیرانکەران ڕابچێشین بۆیە پێمان وایە ڕانی پێویستە ئاوڕی زیاتری لی بدرێتەوە پرۆژەی زیاتری بۆ بکرێت بۆی لە ڕووی گەشتیاریەوە بتوان شوێنێکی جوان و خۆش بۆ گەشتیاران داوی بکەین. هەڵمەتەکانی چاندنی نەمام و سەوزکردنی شاخەکان گەرچی زۆرینەی شارەکانی گرتووەتەوە بووەتە هەڵمەتێکی نیشتیمانی بەڵام ئەوەی زیاتر ئەرک و بەرپرسارەتی دەکەوێتە سەرشانی حکوومەت و لانی پەیوەندیدارن ئەویش بە پاراستن و پارێزگاریکردن لێیان بۆ ئەوەی ببینە خاوەنی نیشتیمانێکی سەوز. ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە پەیامی ڕۆژ. بەڵێ خۆشەویستان بڕگەی لە سۆشیال میدیاوتان پێشکەش دەکەم. ڕێبەری ڕەوتی سەدر مقتەدا سەدر لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر دەنووسێت سڵاوتان لێبێ برایانم لە کوتلەی بینا براکەم قسەی سوهەیل خوێن ڕشتنەکەی عێراق ڕاگرن ڕێز لە فەرمانەکانی مەرجەعیەت بگرن ڕێز لە خواستی گەل بگرن و ڕێزی خۆتان بپارێزن ئەمە بۆ ئێوە و ئێمە و گەلیش باشە گەل گەورەترین کوتلەیە. هەر لەسەر خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی عێراق ڕۆژنامەنووس کەمال ڕەوف لە تویتێکدا دەنووسێت گەر ئەم هەواڵانە ڕاست بێت پێدەچێت گوشار زۆر خراپێتە سەر سەرۆک کۆمار بە مەبەستی قبولکردنی کاندیدی حیزبەکان گەر سەرۆک کۆمار نەچێتە ژێرباری خواستیەوانەوە ئاڕاستەی شەقام تامی یەکەم دەستکەوت و سەرکەوتنی خۆیان دەکەن ئەوەی بیستراوە ئەوەیە کاندیدی حیزبەکان تا ئێستا ڕەت کراونەتەوە. لەسەر بەڕێوەچوونی کۆنگرەی سێمی حیزبەکەی قوبەت تاڵەبانی لە تویتێکدا دەنووسێت شانازی یەکەم کە ئەندامی کۆنگرەی چواری یەکێتیم لە سلێمانی من باوەڕم وایە کە ئەم کۆنگرەیە یەکێتێکی بەهێزتر دێنێتە ئاراوە کە کاریگەری هەیە لەسەر کوردستانێکی یەکگرتوو و بەهێز. من سوپاسی هەموو ئەو ئەندامانەی کۆنگرە دەکەم دەنگیان پێدام بۆ ئەوەی ببمە ئەندامی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی. بەڵێ بڕگەی لە سۆشیال میدیاتان پێشکەشکرات دەچمەوە لای هاوکارم شەیدا. بەڵێ بینەرانی عزیز بەم شێوەیە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین خواتان لەگەڵ.